من وەکو خۆم پشتگیری دەکەم و هیواخوازیشم ڕۆژێک لە ڕۆژە هەرچی زووە ناوی پارتی کرێکارانی کوردستانیش لەم لیستەدا دەربهێنرێت. لە ڕاستیدا پارتی کرێکارانی کوردستان هێزێکی کوردی و هێزێکی چەکدارە و هەم لە ناوخۆی کوردستان و هەم لە دەرەوەی کوردستانش پشتگیری هەیە. دەکرێت پاڵپشتی ئەم هێزە بکرێت بۆی ناوی لە لیستی تیرۆر دەربهێنرێت، چونکە زۆر زار خۆی لە خۆی دام هێزش بۆتە قوربانی دەستی با بڵێن زۆر و زۆرداری و زەبر و زەنگ، ینی تەنانەت ڕێبەرەکەشیان کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە تاوەکو ئێستا لە گرتوخانەکاندا. ئەمەش هەر لەسەر مەسەلەیەکی با بڵێن قەومیە کە لە ئێستادا لە زیندانەکاندا و بۆ پێم وایە بۆ وڵاتی تورکیاش باشترە هەماهەنگی و دەستی ئاشتی زیاتر درێژ بکات بۆ پارتی کرێکارانی کوردستان و بە شێوازی دیکە ئەو کێشانە هەل بکرێت. و ڕاستیدا پارتی کرێکارانی کوردستان هێزێکی چەکدارە و چەند ساڵی ڕابردووە ڕوبەڕووی دەوڵەتی تورکیا بۆ تۆ زۆر جار شەڕ و پێکدادانی یەکجار قورسیشە بووە و چەندین قوربانیشی داوە. ئەمە هەمووی لە پێناو ئەو دۆزەیە کە خۆی باوەڕی پێێتی کە خۆی لە پێناویدا دەجەنجەوە تاوکو ئێستاش چۆکی دانەدا و تاوکو ئێستاش بەردەوامە لە خەباتکردن. پێویستە هەموو تاکێکی کورد بەڕای من پاڵپشتی ئەم کەمپینە بکات کە بۆ دەرهێنانی پارتی کرێکارانی کوردستانە لەم لیستە و پارتی کرێکارانی کوردستانیش پابەندی هەموو ئەم پرانسیپە جیهانی و ستاندەرە جیهانیانە بێت کە بۆ دەرهێنانیەتی لەم لیستە کە بتوانێت خۆی دەرباز بکات لە لیستی تیرۆری نێودوڵ. گومان بە هەموو شێوەیەک بەو پەڕی حەماسەت و بەو پەڕی هەستکردن بە مەسئولیەتەوە لەگەڵ ئەو کەمپینەینە و بەڵکو پشتگیریشی دەکەن هەوڵیشی بۆ دەن. ئەوە گومان تێدانی هێزێکی نیشتیمانی کوردستانیەت ئەوە ویستی داگیرکەرانی کوردستانە بە تایبەتی ڕژێمی فاشستی داگیرکەری تورکیا کە هەموو هەوڵ و ئامانجی ئەوەیە کاپەکە لە لیستی تیرۆر بەردەوام بێتن ببینێتەوە. بەڵام ئێمە بە هەموو شێوەک خەڵکی ئازادی خواز و نیشتیمان پەروەر و ئینسان دۆست و مرۆڤ دۆستی کوردستان لەگەر ئەوەیە پەکە لە لیستی تیرۆر دەربێتن نەک ببینێتەوە هەموو ئازادی خوازانی کوردستان و بەڵکو وڵاتانی جیهانیش. ئەوە هێزێکی شتی تێدا نیە، هێزێکی کوردستانی ڕاستەقینەیە کە دەتوان برێم هێزێکی دوا ڕۆژی ملەتی کورد دەتوانین برێن ئاسوی ڕوون ئەگە ببینین لەو هێزی گەریلا و هێزی پاراستنی گەل دەبینین لە هێزی ڕۆژ ئاوا دەبینین. بەڕاستی ئەوانە هێزێکن ئومێد بەخشن و داهاتوو دوا ڕۆژی کوردستان.